وردبوونەوە تاوتوێکردنی ڕۆژی میدیای ئازاد و ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستاندا تەنها پرسێکی ناوخۆیی نیە و زۆرێک لە ڕێکخراوە جیهانیەکان و ناوەندە جیهانیەکان چاودێری ڕەوشی ناهەمواری ڕۆژنامەوانی و ئازادی ڕادەربڕین و ئەو توندوتیژیانەیان کردووە بەرامبەر میدیای ئازاد. نالیا تاکە تەلەڤیزیۆنی سەربەخۆی کوردستانی عێراقە ڕۆژانە ئەم تەلەڤیزیۆنە بە کوردی و بە عەرەبی و ئینگلیزی بەرنامەکانی خۆی پەخش دەکات. NRT یەکێکە لە سەرچاوە سەرەکیەکانی کاری ڕۆژنامەوانی و میدیایی لێکۆڵینەوە و بە دواداچوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەڵام مێژووی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستاندا دەگرێتەوە بە ساڵی 2001 کە یەکەمین ژمارەی هەفتەنامەی هاوڵاتی دەردەچێت. سەرباری فشاری ئابووری و سیاسی و هاوکات هەڕەشە و تەنانەت کوشتن و توندوتیژی بەرامبەر ڕۆژنامەوانان و میدیاکاران و خەڵک بەگشتی، بەڵام میدیای ئازاد دەبێتە تروسکایەک بۆ ئازادی ڕادەربڕین و گواستنەوەی ڕاستیەکان. لە ساڵی 2010دا خۆم و هاوڕەکانم بیرمان لە پرۆژێکی میدیایی کردەوە بۆ ئەوەی یەکەمین تەلەڤیزیۆنی سەربەخۆی کوردی دامەزرێنین. لەو کاتەدا زانیمان کە ئەم کارە ئاسان نییە. بەڵام برەودان بە ئازادی ڕادەربڕین و میدیا و بڵاوکراوەکان و گواستنەوەی هەواڵ و زانیاریەکان و ڕەخنەکان لە ڕێی میدیاوە پێوەرگەرێکی جیهانین بۆ پێوانەکردنی ئازادی و دیموکراسی و مافەکانی مرۆڤ. پێویستە بڕوانینە تەواوی ئەو بارودۆخانی کە ئێستا لە گۆڕێدان. ئەوەی من تێگەیشتم قەیرانی ئاسایشی کۆمەڵایەتیە، هەم شەڕکردن دژی داعش و قەیرانی ئاسایشی تێکڕا پێکەوە گرنگن. قەیرانی مافی ئازادی کە ئەمڕۆ باسکرا من دەمەوێت هەمووان پێکەوە بە کردار کار بکەن بەرەو ئایندەیەکی دیموکراسیانە و ئازادانە لە کوردستاندا. من لەو باوەڕەدام ئازادی ڕۆژنامەوانی خاڵێکی بنەڕەتیە لەو بارەیەوە. ئەرکی میدیا ئەگەر تەنها گواستنەوەی هەواڵەکانیش بێت، بەڵام ڕووماڵکردنی خۆپشاندان و ڕەخنە و ناڕزایەکان و دەنگە جیاوازەکان ئەرکێکی دیکەی میدیای ئازادە. شاسوار عەبدولواحید و هاوڕێکانی لەو سەروەختەدا NRTدا دەمەزرێنن. لە 2011دا بەهاری عەرەبی ڕوویدا. خۆپیشاندانەکانی کوردستان لە 7 شوباتی 2011دا دەستی پێکرد، بە تایبەتی لە شاری سلێمانی. لەو ڕۆژەدا من و هاوڕەکانم لە بەردەم 2 بژاردەدا بووین. کردنەوەی تەلەڤیزیۆنەکە و ڕووماڵکردنی خۆپیشاندانەکان لە کاتێکدا خەڵک دەکوژران و نەوجەوانێکی 14 ساڵان کوژرا. بژاردەی دیکەش ئەوە بوو خۆپیشاندانەکە پشتگوێ بخەین و وەک هەموو کەناڵەکانی دیکە هیچ نەڵێین. گواستنەوەی زانیاری و ڕووداوەکان وەک خۆی هەرچەندە ئەرکێکی گرنگ و شوناس و ڕازگۆیی دەخڵقێنێت، بەڵام کارێکی ئاسانیش نییە. ڕەنگە کارەساتێکی بەدواوە بێت. ڕۆژنامەوانی ئەمریکی ڕێد وڵسن باز لە سووتانی NRT دەکات. بەڵام پاش 3 ڕۆژ لە دامەزرانی لە 2011دا NRT لەلایەن کۆمەڵە چەکدارەوە هێرشی کرایە سەر و بە تەواوەتی سووتێنرا. هاوکات خودی شاسواریش لە 2013دا هێرش دەکرێتە سەری و دەستڕێژی گولەی لێ دەکەن و بریندار دەبێت و لە مەرگ ڕزگاری دەبێت. ئایا پەیامی میدیای ئازاد و دەنگە جیاوازەکان هەمان پەیامی دەسەڵاتدارانی کورد بوو بۆ ئەمریکیەکان؟ ئەوانەی کە دێنە ئێرە بەداخەوە بۆ هەندێک ئیشی سیاسی، بۆ هەندێشتی حیزبی یەن نەک بۆ قەزەیەکی کوردی. وەکو لێرە شەباز کرد من هەندێک لە ئەمریکیەکانم بینیوە لێرە ئەڵەن زۆربەی ئەوانەی کێنە لای ئێمە یان داوای پارەکەن یان داوای سیلاحەکەن. من ویستم شتێک تریان پێڵم کە ئێمەش خەڵکین، ئێمەش ئینسانین، ئێمەش مرۆڤین وەکو هەموو وڵاتی تری پێشکەوتوو خەونمان هەیە، خەونی گەشەکردنی ئابووریمان هەیە، خەونی ئەومان هەیە بە خۆشی بژین. ئێمە بیر لە چەک و لە شەڕ ناکەینەوە. خەڵکانەکەن لە کوردستان جگە لە شەڕ و لە نەهامەتی و لەم شانی کە تا ئێستا باو بووە بیر لە شتی ترەکەنەوە، بیست لە ژیانێکی خۆشەکەنەوە. ڕوانین و شرۆڤەکاریەکانی شاسوار عەبدولواحید سەبارەت بە ئازادی ڕادەربڕین و میدیای ئازاد و فشارەکان و حکومڕانی و سەختی ژیانی خەڵک و پێشمەرگە بۆ ئەمریکیەکان بابەتگەرێکی جیاواز بوو. ئەوەی من ئەمڕۆ گوێم لێ بوو بە تەواوەتی جیاواز بوو. شتێک کە من نیگەرانم لەبارەیەوە ئەوەیە من دەمەوێت ببینم کە دەبێت ژینگەی میدیایی وابێت کە خەڵک مافی ئەوەی هەبێت گزارش لە ڕای خۆیان بکەن و بنووسن و ڕەخنە لە هەر شتێک بگرن کە هەست دەکەن. دەبێت ڕەخنەی لێ بگیرێت و لەوە نەترسن. لە کۆمەڵگەی تەندروستدا دەبێت ڕێز لە میدیای ئازاد بگیرێت و گفتوگۆ دروست بکات. ئاوا وڵات پێش دەکەوێت. لەگەڵ ئەو فشار و توندوتیژیانەدا بەرامبەر ڕۆژنامەنووسان وەک ئەوەی لە راپۆرتەکانی ڕێکخراوە جیهانیەکانی بەرگریکردن لە ڕۆژنامەوانان و میدیای ئازاددا هاتووە دەتوانرێت چی بکرێت؟ ناتوان خۆ سەدام حسێن میدیای ئەهلیشی نەبوو ڕووخەش. یعنی پێم وایە میدیای ئەهلیش نەبێت کە نظامەکە خراپ بوو کە گەیشتە نقطەیەکە ڕوخێ بەس شارە سەد لە سووریا خۆ میدیای ئەهلیشی نەبوو مزاریش سەری هەڵا. لەبەرەوە هین نییە، یعنی من پێم وایە ئەوە حل نییە. تاکە حل بۆ ئەم جۆرە نیزامانە بۆ ئەم جۆرە سیستەمانەوە خۆیان باشنەوە ئاسانترین حل نەخوێنە ڕژێ نەپێویست دەکات بیرکەنەوە نەپێویست دەکات بیلەوکەنەوە چێ بکوژین چێ داخن زۆر ئاسانە وڵاتەکە و خۆش کە خەڵکیش ڕێز لێگرێت. نەوەی نوێی کورد لە ئەمریکا لەوانەکانی خوێندندا بنەماکانی دیموکراسی و مافە شارستانەکان دەخوێنن، دەزانن کە بەبێ بوونی ئازادی ڕادەربڕین دیموکراسی کارێکی ئەستەمە.
ئازادی ڕادەربڕین یەکێکە لە بنەماکانی دیموکراسی هاوشان لەگەڵ ئازادی مێدیا ئەگەر هاوڵاتیان نەزانن چی دەگوزارێت و توانای ئەویان نەبێت ڕایخۆیان دەرببڕن باش نییە ئێمە بە ئازادی دەربڕین و ئازادی مێدیا دەتوانین کوردستانێکی ئازادمان هەبێت. بەڵام شاسوار بە کۆمەڵی خەونەوە دێت بۆ ئەمریکا. من خەونێکم هەیە وەکو مارتن لوتر کینگ دەمەوێت ڕۆژێک لە ڕۆژان وڵاتەکەم سربەخۆ بێت خەڵک باشتر لە ئێستا بژی مناڵەکانمان ژیانێکی شایستیان هەبێت و خوێندنگە و پەروەردەیەکی باشتریان هەبێت. وڵاتەکەم گەشە بکات هاوڵاتیانی کوردستان پێکەوە لە پێناو داهاتویاندا بجەنگن. سەرباری توندوتیژ و پێشێلکاریەکان بەرامبەر ڕۆژنامەوانان و میدیای ئازاد بەڵام بەردەوامن لە کۆش و خەون و فشارەکانی خۆیان و لە هەوڵی دروستکردنی ڕایەڵە جیهانیەکاندان. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.